20 ژنی ڕۆژنامەنووسن کە لەسەر ئاستی شارە جیهادیەکانی هەرێمی کوردستان کۆبوونەتەوە بۆ پرسی یەکسانی جێندەری لە نێو دەستگاکانی ڕاگەیاندندا. ام جنشك ام شيت جين ريفا برنيدا كار بكين انكم سركرداتيا شولا بكين بشويكي باش ما جي قالك شانتين بلكي هندك جوان بس اب دوره دول ما كتكو اوان شان خرا بكين ايك وقارين سركرداتيا كي بكين شولي خودا بسركفتيانا وهرديسا نكو بس سلامة قارت سركرداتية شولي دا بكاد انكم بدا ريفا براك بالعكس جن قارت يعني بترشوا شانتين بسركرداتيا شولي بكاد وهرجع مؤسسة كاتشيا ميدياي بتشيدي بتجدم جن سركرداتية تكذب جلا جلا كسركفتيا. ڕێکخراوی ئینتەرنیوس خولێکی ڕاهێنانی 5 ڕۆژەی بۆ ئەم ژنە میدیاکارانە لە هەولێر کردوتەوە و ڕاهێنەری خۆڵەکەش دەڵێت میتۆدی سەرنجدان بەوەی لەم چەند ڕۆژێکەوە ڕاهێنانەکانیان پێوتراوە و پەرۆشیان بۆ فێربوونی بابەتەکان ئەو توانایە ئەبینم کە لە پاش تەواوکردنی ڕاهێنانەکان و پراکتیزەکردنی ئەو بابەتانەی کە لە کاتی ڕاهێنانەکانە پیانەوترێ لە داهاتووە سەرکەوتوانە ئەگەر دامەزراوێکی میدیاییان پێ بسپێرێ ئەتوانن سەرکەوتوانە ئەرکی بەڕێوەبردنی دامەزراوە میدیایەکە لاستۆ بگرن. پرسی نەبوونی پێگەی ژنانی ڕۆژنامەنووس لە سەرکردایەتیکردنی دەستگاکانی ڕاگەیاندن بۆتە بابەتێکی بە دووادەچوون و دواتریش نیگەرانی لای ژنێکی ڕۆژنامەنووسی لێکەوتوتەوە. زۆر جار ئێمە گوێمان لێ ئەبێ کە گلەیی و سەرنج و ڕەخنە هەیە لە خطابی میدیایی بەگشتی لەسەر ئەوەی کە بوونەتە کەناڵەکانی ڕاگەیاندن بوونەتە هۆیەک بۆ بەرهەمهێنانەوەی تونوتیژی بەشێکی بۆ ئەوە ئەگەڕێتەوە کە ژنان لە ناوەندی بڕیاری میدیایی نین و کەسی یەکەم نین لە کەناڵەکەیە بۆیە ناتوانن بابەتەکانیان پەیامەکانیان ڕنگدانەوەی تونوتیژی و کێشەکانی ژنان بێ. بەپێی سەرچاوە و ئامارە نافەرمیەکان لە کوی گشتی خاوەنددارێتی کەناڵە بینراوەکانی هەرێمی کوردستان تەنها 3 ژن خاوەنددارێتی کەناڵە بینراوەکان دەکەن بۆیە ژنانی ڕۆژنامەنووسیش پێیان وایە ناتوانن بە هیچ تێور و بوارێک هەڵسەنگاندنی بۆ بکەن. ئەحمەد جێباری دەنگی ئەمریکا، هەولێر.